یاری ناوت لبنزین خانك وستاي درزێکی جامەکەیتەوە ڕۆژی هەزار دڵشکێنی هیچیشیان کۆنەکەیتەوە لە منزین خانەکە وەستای دەرزێکی جامەکەیتەوە ڕۆژی هەزار دڵشکێنی هیچیشیان کۆنەکەیتەوە جلەکەی بەرت وەک باخچە سەد گوڵی جوانی پێوەیە کاتێکدا بەزی بەلەنجە کە ملێک سووک دەرگا پێوەیە دوکاندارەکان دڵخۆش ناڵێن وادێ بەرێوەیە وەفینکیە دەیت بەدڵ پیر هەستەکات گرێوەیە کچێ دەیم نزاکەم خوا ئاگای لابوونت بێ با تو خدا تۆ هەر هەبیت خەینا دڵی زەبونت بێ خانم شۆفێریت لێ جوانە زۆر نازداریت لەوڕێ و بانە توخواکەیەوە ویژدامە لە دەرنەدەیت دانە دانە خانم شۆفێریت لێ جوانە زۆر نازداریت لەوڕێ و بانە توخواکەیەوە ویژدانە لە دڵەدەیت دانە دانە جوابی سڵاو نادەیتەوە چاوی کاکەیتە چاوت زۆر دڵڕەکیت زۆر بێدینی کە دەیکەن پرسیاری ناوت لە بەنزین خانەکە وەستایە درزێکی جامەکەیتەوە ڕۆژی هەزار دڵشکێنی هیچیشیان کۆنەکەیتەوە لە منزین خانەکە وەستای دەرزێکی جامەکەیتەوە ڕۆژی هەزار دڵشکێنی هیچیشیان کۆنەکەیتەوە جلەکەی بەرت وەک باخچە سەد گوڵی جوانی پێوەیە کاتێکدا بەزی بەلەنجە کە ملێک سووک دەرگا پێوەیە دوکاندارەکان دڵخۆش ناڵێن وادێ بەرێوەیە وەفینکیە دەیت بەدڵ پیر هەستەکات گرێوەیە کچێ دەیم نزاکەم خوا ئاگای لابوونت بێ با تو خدا تۆ هەر هەبیت خەینا دڵی زەبونت